لەگەڵ بەڕێز بەختیار حەیدەر سەرۆکی سەندیکایە پارێزەرێن کوردستانê vê mijarê gotûbêj dikin. Kak Bextiyar bixêr bê. زۆر سپاس. Kak Bextiyar li dêrzemanewa Herêmî Kurdistan hemîşe peyamî aştî, birayetî, dostayetî hebûye bo navxwe Herêmî Kurdistan û bo derewê Herêmî Kurdistanî. Bi amancgirtinê aramî Herêmî Kurdistan, asayişa Herêmî Kurdistan çi ye? Çond deybînin? لە حقیقەتدا دژمنانی کوردستان و ملەتی کورد بە تایبەتی یان بەگشتی لە دێر زمانەوە دژایەتی خۆیان زۆر بە ڕوون و ئاشکرا دەربڕیوە و دژایەتیمان دەکەن. ئەو هەموو پەیامەی ئاشتی و پێکەوە ژیان کە لە هەرێمی کوردستان هەیە ڕۆژێک لە ڕۆژان نەبووەتە با بڵێن بربەستێک بەردەم ئەو کەسانە یاخود ئەو گروپانە یاخود ئەو خەڵکانەی کە دژایەتی ئێمە دەکەن بۆ ئەوەی کە بە هەمان شێوەی تەعامل لەگەڵ ئێمە تەعامل بکەن و هەڵوێستیان بۆ شێوەی کە ئاشتیانە بێت یاخود مافەکانی ئێمە بەڕەوا بزانن. لەبەرەوەی مافەکانی ئێمە بەڕەوا نازانن دژایەتیمان دەکەن بە چاوێکی شۆڤینی بە چاوێکی ئیتر سەرویی هەوڵ دەدەن کە ئەزمموی هەرێمی کوردستان تێک بدەن و ئەو پێکەوە ژیانێ ئەو ئەزمموی کە ئێستا بووەتە جێی سەرنجی هەموو دنیا زۆر بە ڕێزەوە بە سەیری ئەو پێکەوە ژیانە دەکەن کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو ئارامیە ئەو ئارامیش خۆت دەزانی لە بەرژەوەندی دژمنان نییە بۆیە هەوڵ دەدەن کە لەمانی تێک بدەن. خۆت گوتت زۆر کەس خۆیان تاقی کردوتەوە لە پێشووتر بۆ هەوڵیانداوە بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان نەیانتوانیوە سەرکەوتوو نەبووینە. ئەوانەی کە ئەو گڕۆپانەی کە لە یاسا دەرچوون ئێستا کە هەوڵی تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان دەدەن بە تایبەت پایتەختی هەرێمی کوردستان دەتوانن سەرکەوتوو دەبن؟ بە دڵنیاییەوە ملەتی کورد لەوەتی هەیە تا ئێستا ئەو هەموو هەوڵانە کە دراوە کە ملەتی کورد تێک بشێنن ئێرادەی ملەتی کورد تێک بشێنن پێیان نەکراوە و بە دڵنیاییش پێیان ناکرێت. ڕاستە سوود لە بڕک ئەو ناکۆچیانەی کە هەیە لە ناومان سوودی لێ وەردەگرن بەڵام بە دڵنیاییەوە لەو بەم بارودۆخەش ئینجا هەر هیچیان پێ ناکرێ و مێژوش ئەوەی سەلماندووە و وایما لە شارێک دەژین شاری هۆڵاک و بەزیێنینی جا بۆیە هەر ئەوە قیاز بکە لەو کاتەوە هەتا ئێستا. زۆر باشە. لە بەیاننامەکە داوا لە حکوومەتی عێراق دەکەن کە بکەران سزا بدرێن. ینی لەو بڕوادان کە حکوومەتی عێراق ئەو توانایی هەبێتن کە بتوانن ئەو گڕۆپانەی کە لە یاسا دەرچووەکان سزا بدرێن. من لەوە بشکم پێم تەسەوڕ ناکەم کە بتوانێت شتێکیان لەگەڵ بکە لەبەرەوەی باڵا دەستن لەبەرەوەی کە زۆربەی توکمەکانی با بڵێن ژیانیان لەبەردەستە و زۆر باڵا دەستن لە لایەنی سیاسیەوەش و لە لایەنی با بڵێن سەربازیەوەش بۆیە تەسەوڕ ناکەم تا حەدێکی زۆر بتوانن ئەو شتە ئەنجام بدەن و ئەو کەسانە سزا بدەن. زۆر باشە. هەروە لە بەیاننامەکە داوا لە کۆنسڵخانەکان و باڵوسخانەکان دەکەن نێردە دیبلۆماسیەکان دەکەن کە ڕۆڵی خۆیان ببینن بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو ئێرشانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەکرێتن. هەوڵەکانتان چی دەبێتە بۆ ئەوەی بتوانن ئەوانیش بێنە سەرخەت و ڕێ لەو ئێرشانە بگرن کە بۆ سەر هەرێمی کوردستان دەکرێن؟ وەڵا هەر پاش ئەو کۆنگرە ڕۆژنامەوەنیەی کە کردمان ئەمڕۆ کۆبنەوەیەکمان کرد ئێمە هەموو نوێنەرانی هەموو سندیکا و کۆمەڵە و ئیتر یەکێتیەکان ڕێکخراوەکان بۆ ئەوەی کە هەنگاوی داهاتوومان دەستنیشان بکەین بۆ ئەوەی کاری لەسەر بکەین. یەک لەو هەنگاوانە ئەوەیە کە ئەمە سەردانی ئەو شوێنانە دەکەین وەڵا هەر لە نزیکترین کاتیانی دامانەوە هەر لەم نزیکانە کۆبنەوەی تر بکەین و یەکسەر بەرنامەی کاردا بنێن بۆ ئەوەی ئیتر لەسەری بڕۆین و نەک تەنها با بڵێن ئەو شوێنە کۆنسڵخانەکان و با بڵێن ڕێکخراوی نێودەوڵەتیەکان تەنانەت سەردانی زۆر شوێنی ناو عێراقش بکەین بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ ئەو خەڵکانەی عێراق پێ دەڵێن بۆی پێیان بڵێن کاکە ئێمە ئاشتی خوازین
ئێمە چاومان لە هینی ئازاردانی ئێوە نییە، تەنها ئێوە ئازاری ئێمە مەدەن، لێشمان تێبگەن، ئێمە نە پارەی ئێوە دەخۆین، نە ماڵی ئێوەمان خواردووە، نە تعداتان لێ دەکەین، بەڵام ئێمە تعداش قبول ناکەین، حەزیش دەکەین بە ئەو پێکەوە ژیانەی کە هەمانە لەسەری بەردەوام بین و بەیەکەوە بۆی عێراقێکی تازە دروست بکەین. عێراق ئەوە دەیان ساڵە بە 100 ساڵە خۆشی بەخۆ نەبینیوە، ئەنی بەسە تاکەی ئەو بارودۆخەی عێراق ئەوە بە خراپی لەو کاتێک کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە، وڵاتێکی پڕ خێر و بەرەکەتە، باشە بۆ ملتەکەی استفادە، بۆ ملتەکەی بخۆی لە ئاشتی و لە خۆشی و خۆشگوزارانی نژی. زۆر باشە. بەڕێز بەختیار حەیدەر، سەرۆکی سەندیکا پارێزەرین کوردستانی، گەلێکی سوپاس هەر بژیت.